لە درێژەی هەڵمەتەکەی دەستگای دژە تیرۆر و ئاسایشی سلەیمانی بەشی ئۆپراسیۆن بۆ دەستگیرکردنی تیرۆریستان بەردەوامە و پلانەکانیان چڕ کردوتەوە لە بەرامبەر گەڕان و پشکنین بۆ ئەو تیرۆریستانەی کە بەنیاز بوون شاری سلەیمانی بکەنە گۆمی خوێن و دەیان و سەدان کوژرا و بریندار بخەنە سەر مێژووی ڕەشی خۆیان و دایکانی سلەیمانی جارێکی تر بە بەرگی ڕەشەوە شیوەن و کڕوزەی جەرگیان بێت بۆ ڕۆڵەکانیان. بەڵام خۆشبەختانە دەستگای دژە تیرۆر ئەو خەونەی تیرۆریستانی پوچەڵ کردەوە و بە دایکانی شارەکەیان دەڵێن سوێند بە خوێنی شەهیدان مەرگی ئێمە پێشمەرگی ڕۆڵەکانی شاری سلەیمانی کەوێ. لە بەشی دووەمی هەڵمەتەکەی شەوی ڕابردووی دژە تیرۆر لە شاری سلەیمانی توانرا 6 تیرۆریستی بەڕەگەز عەرەب کە ڕاستەوخۆ پەیوەندی هەبوو بەو دا تیرۆریستەی کە لە پێنجشەوی ڕابردوودا دەستگیر کران و لە هەمان کاتدا دەستیان گر بەسەر چەندین کەلوپەلی تەقینەوەی TNT و بۆمبی چێنرا و سیفۆر و نارنجۆکدا. ئەم 6 تیرۆریستەش بە هەمان پلان و بەرنامی پێشووی هاوکارانیان بە بیانووی کارکردن لە کۆمپانیاکانی وەبەرهێنان کاریان کردووە و بە نیاز بوون لە شەوی سەری ساڵدا و بۆ ئایندەش چەندین کردەوەی تیرۆر و تەقینەوەی گەورە ئەنجام بدەن و لە کاتی دەستگیرکردنی ئەم 6 تیرۆریستەشدا ڕاستەوخۆ دەستگیرە بەسەر کۆمەڵێک TNT کە ئامادە کرابوو بۆ تەقینەوە لە ناو شاری سلەیمانیدا. لەو هەڵمەتەی دژە تیرۆر و ئۆپراسیۆن توانرا لێپرسراوانی گروپی اختیالات لە ناو شاری سلەیمانی بەناوەکانی ڕاکان تارق مەحموود و ئەیاد تارق مەحموود دەستگیر بکەن کە بەنیاز بوون تیرۆری و تەقینەوەی تایبەت ئەنجام بدەن. 4 تیرۆریستی تر بەناوەکانی مؤەید میسر عەبدولغەنی، محەممەد عەبدولسەلام فارس، خالد حازم عەباس، جاسم محەممەد عەزیز ئەندامانی گروپەکە بوون و ڕاستەوخۆ پەیوەندیان بە لێپرسراوانی بەشی تیرۆری گروپەکەوە هەبووە و لە ئامادەباشی تەواودا بوون بۆ ئەنجامدانی کردەوەی تیرۆریستی. شایانی باسە لە ئەنجامی هەڵمەتەکەی دەستگای دژە تیرۆر کۆی گشتی دەستگیرکراوان 16 تیرۆریستی سەر بە ڕێکخراوی دەوڵەتی ئیسلام بوو. لە ناویاندا ئەمیر و لێپرسراوی گروپەکە و 2 بەرپرسی بەشی تیرۆر دەستگیر کراون و دەستیش گیراوە بەسەر چەندین کەلوپەلی تەقینەوەدا. دەستگای دژە تیرۆر دووبارە سوپاسی هاوڵاتیان دەکات بۆ هاوکاریکردنیان لەم هەڵمەتە و داواشیان لێ دەکات کە هەمیشە چاوکراوەتر بن و زیاتر هاوکاری دەستگاکانی ئاسایش بکەن تا پێکەوە ئارامی و ئاسایشی ئەم شارە بپارێزن.